ساڵتە لەبێت بینەرانی کورتسادیوس من هاوڕێ تۆفیقم دەڵخێم شەوی پانۆرەما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. لێسادا کۆمەڵێک هەنگاوی گرنگ بە بواری چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە. چاکسازیەکان هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشەوە. لیواکانی وەزارەتی پێشمەرگە لە 78 لە لیوە تایبەتەکان و هەروەها لە لیوایە گرتوەکانە وردە وردە خۆیان ڕێگەخەنەوە. هاوکاریەکانی هاوپەیمانانی شتاوەکو ئەم ساتە بەردەوامە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. هەروەها هەردوو هێزی پشتیوانی 1 و 2 لە ئێستادا چوونەتە ژێر فەرمانی تەواوەتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەنگاوەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بەڕێوە دەچێت؟ لە ئێستادا هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ڕووی پێداویستێەوە هەروەها لە ڕووی چەک و جبەخانەوە لە چ ئاستێکدایە. هاوکاریەکانی هاوپەیمانان گرنتی هەیە کە بەردەوام بێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. ئێمە شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کاک شۆڕژ ئیسماعیل کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک شۆڕژ سڵاوت دەبێت، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سەرەتا مەوێت لەوە دەست پێ بکەین چاکسازیەکان لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە چ قۆناغێکدایە؟ سڵاوتان لێ بێ. لە ماوەی ئەو 3 ساڵی کە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە نزیکەی 3 ساڵێکە بێ کە دەست بەکار بووین، کاری هەرە گرنگ و لە پێشینەمان لە وەزارەتی پێشمەرگە جێبەجێکردنی پرۆسەی یا پرۆژەی چاکسازی و ڕیفۆرمی سەربازی بووە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە. لەو بوارەشدا هەنگاوی گرنگ و گەورەمان ناوە و توانراوە دەستکەوتی گەورە بەدەست بهێنرێ لە بواری پرۆسەی چاکسازیە. بەڵام ئێمە خۆمان بۆ پاراستنی نهێنیەکانی کۆمەڵێ بابەت بۆ ینی وەکو پیشەی سەربازی ئەو هەنگاوانە بەشێکیمان پاراستووە، چکە لە ڕووی سەربازیەوە پێویستێکی کاری پیشەی سەربازیانە ئەنجام درێت بۆ پاراستنی ئەو نهێنیانە. هەموو لایەک ئەزانین کە هەنگاونان بۆ پرۆسەی سەربازی پرۆسەی چاکسازی لە بواری سەربازیدا قورسە. بەڵام ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ئەوەشمان شکاند کە دەیانوت مستەحیلە. بۆیە لە ئێستادا ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ پرۆسەی چاکسازی. وەکو پێشتری ژوتم کە پێشتر بە مستەحیلدا ئەنرا، ئێستا هەموو لایەک گەشتونەتە ئەو ڕاستیە کە خۆشمان لە وەزارەتی پێشمەرگە کە وەکو تیمێک ئیشمان کردووە، پیشەیانە لەسەر خۆ و هێمنانە دوور لە ژاوەژاوی ئەملاولا توانیمانە هەم تێگەیشتنێکی ورد و تێگەیشتنێکی قۆڵ لە ناو تاک بە تاچی هێزی پێشمەرگە و فەرماندەکانە دروست ببێ کە هەنگاوی کە پرۆسەی چاکسازی و ڕیفۆرمی سەربازی لە ناو هێزەکاندا چەند لە بەرژەوەندی تاک بە تاچی خەڵکی کوردستانە ئەوەندەش لە بەرژەوەندی خودی پێشمەرگە و فەرماندەکان خۆیانن. بەڵێ کەواتە کاک شۆڕژ دەتوانین بڵین وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئاشکرانەکردنی هەنگاو بە هەنگاو لە قۆناغەکانی چاکسازی کە لە وەزارەتی پێشمەرگان جام دراوە بە شایەدی زۆرێک لە چاودێران، یانێ مە قسەی من نییە، من واناڵم، زۆرێک لە چاودێرانی ڕەوشی هێزی پێشمەرگە و بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە شایەدی بووادن کە دەڵێن لەم ماوەیەدا ینی چاکسازیەکی باش و بەرەو پێشوون لە ئیشوکارەکانی وەزارەتی پێشمەرگە هەیە. ینی ئاشکرانەکردنی تەنها پاراستنی ئەو نهێنیانەیە کە خەسڵەت و سیفاتی هێزی پێشمەرگە ئاشکرانەکا بۆ دوژمن، چوە بەڕاستی خەڵک زۆر ینی قسەی لەسەر چاکسازیەکانەکەی و چاکسازی ناکرێت یاخود بۆچی هێزەکانی پێشمەرگە یەک ناگرنەوە. منێ پرسیارەکەم بۆ ئاراستەیە لە ئێستادا یەکگرتنەوەی هێزەکانی 78 لە چ قۆناغێکدایەوە تا ئێستا چەند لیوای هاوبەش پێک هاتووە لە ناو هێزەکانی پێشمەرگی کوردستان کە سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ. کاک شۆڕژ بەڵێ هەموو لایەگەزانین پاراستنی نهێنی بۆ خۆی هێزە بەخشێ بە هەر گروپ و دەستە و تاقمێک و بە تایبەتی لە بواری سەربازیەوە ئەم ڕۆژ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو قۆناغەکانی تر پێشتریش گرنگ بۆ، بەڵام ئێستا لە هەموو
کاتێک گرنگترە چکە ئەبینین کە هێزی پێشمەرگەی کوردستان بە گشتی و خەڵکی کوردستان دوژمنێکی هەیە کە گروپی ترۆریستی داعشە دوژمنێکە لە مەیدانا بوونە بۆیە چەند نهێنەکانی ناو هێزی پێشمەرگە و سەنگەرەکان و چەک و تەقەمەنی پێویستەکانی بپارێزێ ئێشتا کەمە بەڵام ئەوی تری کە هەنگاوە لە پرۆسەی چاکسازی و پرۆژەی چاکسازیە بێگومان ئەمە خەڵکی کوردستان دڵنیا ئەکاتەوە کە هەموو خەونێکی گەورەی خەڵکی کوردستانە کە ببینن کوردستان هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی هەیەەوە بەهۆی هەنگاوەکانی ڕیفۆرمی سەربازی و پرۆژەی چاکسازیەوە لە ئێستادا لە هەموو قۆناغەکانی پێشووتر توانراوە کە زۆرترین لیوا و هێز و سەربازەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بە هێزەکانی هەفتاهشتاشەوە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە ڕێک بخرێتەوانێ لە ئێستاە پرسیارەکەی بەڕێستان کە چەند لیوا هەتا ینی ئێمە نزیکەی 20 لیوایە لیوای 20مان گواستەوە سەر وەزارەتی بەرگری عێراق و ئێستاش لە ئێستادا تەجنیدی وەزارەتی پێشمەرگە ینی یەکەی تاک و خۆبەخشەکان خەریکی ڕێخستنەوەی ئەو لیوایانن کە یەنە سەر وەزارەتی پێشمەرگە بە ئەوەی بە فلتەری ئەو تاک و ئەو یەکەیە بڕوا ئەو بەڕێوەبەرە گشتیا بڕوە کە هەموو دۆسییان بۆ بکرێتەوانێ و بە شێوەیەکی مؤسساتی ڕێکوپێکی سەربازیانە پەیوەست بن بە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەش بتوانێت بە شێوەیەکی سەرکەوتوانە فەرماندەییان بکە و سەرکردایەتیان بکە. ئەو لیوایی کە جەرا بە دەڵی خراوەتە سەر ینی حکوومەتی عراقی بۆچی خراوە کاک شۆڕش؟ ئێمە پاش هەوڵێکی زۆر و بەردەوام بە هاوکاری هاوپەیمانان و ئیرادەی بەهێزی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێ پەیوەندەکانمان لەگەڵ عێراقا وەکو هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق لە ئاشتێکی باڵادا بێ وەزارەتی پێشمەرگەش شان بەشانی ئەو سیاسەتە گشتیە ڕوونەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زۆری داوەکە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراقا پەیوەندێکی لە ئاشتی متمانەی بەرزا هەبێ و پەیوەندێکی پیشانە سەربازیانە هەبێ بۆ ئەوەی بەو پەیوەندی و متمانە دروستکردنە لە بینی هەردوو لایە ئەتوانرێ بە شێوکی سەرکەوتوانە ڕوبەڕووی گروپی ترۆریستی داعش ببینەوە لەو بوارەیە کە فترێکی تا ڕادەیەک زۆریشی خایاندووە ئێمە لیوای 20مان گواستەوە سەر سوپای عێراق و ئێستا ئەو لیوایە لە ڕووی فەرماندەیەوە ڕاستەوخۆ وەزارەتی بەرگری عێراق و قیادەی عملیاتی مشتەرەکە لە عێراق سەرپەرشتی ئەکا ڕاستە گرفتی زۆری لە ڕێایە گرفتەکان بەشێکی گرفتی هونەری بووە بەشێکی ئیداری بووە ئەوانەی کە پەیوەست بۆ بە وەزارەتی پێشمەرگەوە گرفتە هونەری و ئیدارەکان هەتا دارایەکانیش تا ڕادەیەک ئەوەی پەیوەست بۆ بە ئێمەوە چارەسەر کراوە ئەوی تری کە ئەکەوێتە ئەستۆی عێراقەوە ڕاستی زۆر جار گرفتی بۆ دروست ئەکرێ بەڵام ئەم گرفتانە مانایەوە نیە ئێمە ناگەینە ئەنجامێکی باشیان ناگەینە ئەنجامێکی ئەوەی کە ئەو لیوایانە ئەو دوو لیوایە لیوایەکی عێراق و لیوایەکی هێزی وەزارەتی پێشمەرگەیە کە بتوانن ئەو ناوچە بۆشایانەی کە چەندین جار باسمان کردەوە شوێنی تەراتێنی گروپی ترۆریستی داعش ئەو بۆشایی ئەمنیە پڕەکەنەوە. زۆر باشە کاک شۆڕش باز لە بودجە و دارایی و خەرجیەکانی وەزارەتی پێشمەرگە بکەین. ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینەوە ڕاستە لە ڕابردوو بەوەی هەندێک قەیرانەوە بودجەی زۆرێک لە وەزارەتەکانی کەم کردەوە بەڵام ئەین تا ڕادەیەک وەزارەتی پێشمەرگە لەسەر سکەی خۆی بووە و بەدەر لە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی دیکە هەیە لەلایەن هاوپەیمانانەوە کە دەدرێت بە هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەش مەسەلەی عێراقە کە جەنابە دامەژەت پێدا چونکە لە ڕابردووە پێی دەستور دەبوو یعنی بودجە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە بەغداوە بەهاتای بەڵام نەهاتۆ بە هەندێک هۆکاری سیاسی. ئێستا بودجەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابتان وەزیرن لە وەزارەتە
باشە و ئەتوانن ئیش و کارەکانی یەخستنەوە پڕچەکردن و هەروە خواردەمەنی و سەرجەم بابەتەکانی دیکەی هێزی پێشمەرگی کوردستانی پێدابیم کرێ؟ هەموو لایەک دەزانین کە وەزارەتی پێشمەرگەیە هەر وەزارەتێکی بەرگری لە دنیاە وەزارەتێکی بەکاربەرە یعنی هیچ بەرهەمێکی لە قۆناغێکان نابێ مەگەر هەنێ وڵات هەیە کە لە پرۆسی ئاشتیایە هێزەکەی خەریکی کۆمەڵی ئیستیسماراتە بەڵام لە ئێستاە وەزارەتی پێشمەرگە مەصرفێکی قورسی پێویستە و پێویستی بە بودجەیەکی دیاریکراوە هەیە سەرباری ئەو بارودۆخە سەختە ئابووری کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستکراوە بۆ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بە پێی ئەو ئیمکانێتش کە لەبەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بووە لەبەردەستی وەزارەتی داراییە بۆ کە سپاسیانەکەین کە بەردەوام دەستکراوە بوون لەگەڵ وەزارەتی پێشمەرگە قۆناغ بە قۆناغ ئەو توانیمانە لەگەڵ ئەوەی کە ئەو دۆخە سەختە هەبووە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو میزانەی بۆ دابین کردوین خۆشمان لە وەزارەتی پێشمەرگە پلان و بەرنامەیەکی وردمان هەبووە کە کەمکردنەوەی بە هەدەردان ینی بە هەدەردانمان تا ڕادەیەکی زۆر کەم کردوتەوانێ و ئەوەی کە زۆر پێویست نەبوو بۆ پێشمەرگە بە تایبەتی لە ڕووی سەنگەرسازیەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی پێویستەکانی ترەوە ئەوەی کە ئەکەوێتە ئەستۆی وەزارەتی پێشمەرگە لە ڕووی داراییەوە بەشێکی دارایەکە توانیمانە چاکسازیەکی تا ڕادەیەک بنەڕەتی تێدا بکەین وەکوتم ئەو مەسەن لە مەجالێکا کە لە وەزارەتی پێشمەرگەیە ساڵانە بایی ملیارەها مەسەنە کابینە کراوە کە ئێمە ئەمانەمان گۆڕیوە ئەوەتەی من لە وەزارەتی پێشمەرگەم دینار سرف نەکراوە بۆ کابینە چکە ویستومانە بینای تحتی بۆ وەزارەتی پێشمەرگە دروستکەین ئەو لیوا و فەوجانەی یا ئەو بەڕێوەبەراتیانەی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن بینایان بۆ دروستکرێ پێویستەکانیان بۆ دابین کرێ ئەمە ئەوەی کە پێویستە بە وەزارەتی پێشمەرگەوە لەم بوارەیە پێویست نەکاوردەکاری بەڵام هەنگاوی جدیمان ناوە کە دڵخۆشکەرە کە ئەتوانم بڵێم کەمترین بە هەدەردان لەو میزانەی کە بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی پێشمەرگەی دابین کردووە بە ئەمانەتەوە لەسەر فلس بە فلس و دینار بە دیناری قسە ئەکرێ و بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری وەزارەتی پێشمەرگە چاودێرێکی وردە لەسەر ئەوە هەمومان چاودێرێکی وردین دەستگای چاودێری هەرێمیش بە هەمان شێوە ئەوی تری کە پێویستە بە هاوپەیمانانەوە پێشتر ئەم پارەی ئەچوە سەر وەزارەتی دارایی و تێکەڵ بە بودجەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان بووە خۆشبەختانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا کە ئەو پارێش ئێستا ڕاستەوخۆ دێتە سەر حسابی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە خۆی ئەو موچەیە ڕاستەوخۆ لە یەکەی ژمێریاری سەربازی دابەشەکرێ. ئێمە پلانێکمان هەیە و استراتیجێکیشمان هەیە بۆ نەک بۆ ئێستا نەک بۆ سبێنێ بەڵکو بۆ بەیان ساڵی هێزی پێشمەرگەی کوردستان کە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بینای تحتی خۆی هەبێ و کارەکانی مؤسساتی بێ و هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو ڕوویەکەوە پۆشتە و پەرداغ بێت لە هەموو ڕوویەکەوە پێویستەکانی جێبەجێ کرابێ بەڵام وەکو پێشتری جوتمان ئەمانە کاتی ئەوێ ئەمانە پێویستی بە پشودرێژی و پێویستی بە ئیرادەی بەهێز هەیە کە نابێ کۆڵبین ئێمە سەرەتاکە هاتینەوە وەزارەتی پێشمەرگە کە باسی یەکەکەی ژمێریاری ئەکرا نەک بە مستەحیلەیان و ئەوە هەر بڤەیە دەسی بۆ بەری چکە ئەوە هەنێ تاک هەنێک کەس هەر بە خیانەت ئێمەمانانیان تۆمەتبارە کرد ئەگەرێکەیەکی بۆ ینی مەبەست دەیەکی ژمێریارەکە ئەوەی هەفتا و هەشتایەک ێسەوە جەنابتان کارەکەن لەسەر هەموو پێشمەرگەی کوردستان بەڵێ کە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان بە هەفتا هەشتا وەزارەتی پێشمەرگەوە لە یەک
یەکەی ژمێریاری یەکگرتو کراوە ئێستا کاک شۆڕش موچە دەرماڵە هەموو پێویستەکانیان وەربگرن. ئێستا یەکی ژمێریاری هەیە لە بەڵام وەزارەتی پێشمەرگە. هەنگاومان بۆ ناو لەم هەنگاوەشدا من ئەمەیە سپاسی زۆری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ڕێزان جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە پشتیوانی سەرەکی بن بۆ ئەمەش بۆ ئەو یەکە ژمێریاریە کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنایە هەروەها بۆ ئەو ئەو پرۆژە گرنگە استراتیجانەی تر کە وەزارەتی پێشمەرگە ئامادەی کردو لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی بڕیار و فەرمانی پێ دەربکرێت. باشە کاک شۆڕش ئەم قۆناغانی کە جەناب داماژەی پێیەکەوە ئەو هەنگاوانەی کە نراوە لە بواری چاکسازی و خزمەتکردنێکی باش لە بواری پێشمەرگایەتی بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و بە ئەندامانی هێزە چەکدارەکان لە وەزارەتی پێشمەرگە ئەمانە مووی گرنگن. ئەتوانین بڵێن ئەم هەنگاوانە وەکو جەنابی شتیانی وێنەت کرد تا ڕادێک بە دەردانی کەم کردوتەوە خەرجەکانی ڕێخستۆتەوە توانیوتانە بودجەکەتان بودجەیەکی ڕێک بێ. منەمێوە پرسم پێشتر گلەیەوە کرا کە زۆرترین بندیوار لە وەزارەتی پێشمەرگەیە ئەمەتان بنبڕ کردووە بندیوارتان کەم کردوتەوە یاخود هەر نەتان هێشتووە؟ زانێ بە دڵنیاییەوە بندیوار بوونی هەبووە بەڵام ئەو بەو شێوەیەش نییە کە ینی زیاد لە پێویست مۆبالەغی پێوە ئەکرێ ئەو یەکەی ژمێریارەیە کە دروست ئەکرێ بۆ خۆی کۆتایی بە بندیوار ئەهێنرێ. هێزی پێشمەرگەی کوردستان لەو فترێشە ینی کە لەژێر سیستەمێکی حیزبیە بێ بێگومان چاوەڕێی هەموو ئەو ڕی و کەم تەرخەمیانەی ئەبێ لێ بکرێت. هێزەکانی هەفتا هێزەکانی هەشتا هەموو ئەو هێزانەی ترکە لە قۆناغی زۆر سەختا بە تایبەتی لە قۆناغی شەڕی ینی گروپی تیرۆریستی داعشدا کە توانیویانە ینی لوتکەی فیداکاری بۆ لەو فیداکاریانەی لە ڕابردوو لە مێژووی پێشمەرگایەتی پرشنگدارە توانیویانە مێژووی پڕ لە ینی تۆمار بکەن ئەم قۆناغیان بە دیار چاوی هەموو دنیاوە هێزی پێشمەرگە توانیوێتی ئەو سەرکەوتنانە بەدەست بێنێ و هەر ئەوە ژوای کردووە کە هێزی پێشمەرگەی کوردستان ببێتە سمبولێکی جیهانی و ئێستا پێشمەرگە لە هەموو دنیا براندێکی دیاری کراوە کارناوی پێشمەرگە بێنی هەموو نەتەوە جیاجیاکان ئەزانن کە پێشمەرگە ئەو فیداکارەیە کە لە پێناوی مرۆڤایەتیە فیداکاری کەمیێنەی ئەنجام داوە. بەڵام بۆ قۆناغی ئێستا کە پێویستمان بەوەیە کە دەمێکیشە ئەمە خەونی خەڵقی کوردستانە کە پێشمەرگەی کوردستان یەکگرتوو بێ دوورکەوێتەوە لە سیاست لە حیزبایەتی لە ئەو شتانەی کە ئێمە خۆمان لە وەزارەتی پێشمەرگە کۆتاییمان پێهێناوە یعنی ڕەنگە لەم لەولا هەوڵێک هەبێ کە ئێمە توانیمانە ئابوونە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە هەموو پێشمەرگەی کوردستانیشمان وتوە بە هیچ شێوەیە کە هەر کەسی داوای ئابوونەی لێکردن سکاڵای لەسەر تۆمارکەن بە تایبەتی لە ناو هێزەکانی وەزارەتی پێشمەرگە بنبڕمان کردووە کۆڕووکۆبوونەوەی حیزبیمان بنبڕ کردووە سەنگەر گواستنەوە کە من لە سۆر مناسبەیە باسم کردووە کە ئەمە بازرگانیکردنە یعنی ئەبێ ئەگەر لە شوێنێکیش ئەمە هەیە کە کەسێک لە حیزبێکەوە بۆ حیزبێک کە بازرگانی بە ناوی پیرۆزی پێشمەرگەوە ئەکا ئەبێ یاسایەکدا بنرێ کە ئەمە بە کۆتایی بهێنرێ و هیچ کەسێک جورئەت نەکا ئینسان ئەبێ سەنگەری یەک سەنگەری هەبێ ئەوی سەنگەری کوردستان سەنگەری کوردایەتی سەنگەری بەرگریکردنە لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان سەنگەری بەرگریە لە ئاڵای کوردستان نەک سەنگەری بەرگریکردن بێ لە دەستکەوتی حیزبی و حیزبایەتی. کەواتێ سەتوانین بڵین کاری سیاسی بە هەموو شێوازەکانی قەدەغەیە لە ناو وەزارەتی پێشمەرگە و لە ناو هێزەکانی پێشمەرگی کوردستان؟ ئێمە ئەمانە لە سەتا ئەتوان بڵێم 95 لەسەر وەزارەتی پێشمەرگە و لیوا و یەکەکانی وەزارەتی پێشمەرگە جێبەجێمان کردووە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ئیتر لە سەد کۆتایی هاتبێ بێگومان ئێستا شێزەکان هەر هێزی هەفتا هەیە هێزی هەشتا هەیە ئەمانەش کە کوتم خۆ هەم فەرهەنگێک هەم مێژوویکی دوور و درێژی فیداکاری و قوربانیدان و بێوەری و نەبەردیان هەیە بەڵام کە تۆ بتەوێ هێزێک هێزی 6 ملیۆن کورد بێ و کە هەموو تاجێکی کوردی دنیاش چاوی لەوە بێ کە
هێزێک هەبێ کە ئینتیماکەی بۆ خاچی کوردستان بێ چکە ئینتیما بۆ کوردستانە کە سەودای لەسەر ناکرێ بەڵام لە حیزبایەتە ئەوە تا ئەبینن ئێستاش من جارجار ئەبیستم کە لەم لاولەولا قسە لەسەر سەنگەر گواستنەوە ئەکرێت کە ئەمە هەر بۆ پارە و دەستکەوت و ئیمتیازات و یا ڕاکردنە لە لێ پێچینەوە بۆیە ئەمە ئەم پرسا ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد و سەرۆکایەتی حکوومەتی کوردستان کۆتایی بەمە بێنێ کە خەڵک لە ترسی لێ پێچینەوەیە بۆ وەرگرتنی ئیمتیاز سەنگەر گواستنەوە بکە هەمومان ئەبێ وەکو پێشتریش باسم کرد ئەبێ پێشمەرگەی ئەم خاکە بین و هەموو تاکیی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان کە گرتوو بوو یەک بوو لەژێر ئاڵایەک و لەژێر ئەو دروست ئاڵای کوردستانەیە بۆ ئەوسا بێگومان باشتر و سەرکەوتوانەتر ئەتوانین ڕێگری بکەین لە مەترسیەکانی ئێستا کە هەروە ئایندەی کوردستان کە ئەبینین هەمیشە دوژمنان چاویان لە تێکدانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانە. جەنابی وەزیر باست لە خزمەتکردنی هێزەکانی پێشمەرگە و تۆکمەکردنی سەنگەرەکانی پێشەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کرد لە بەرامبەر بە تایبەتی ئەو بۆشایە ئەمنی کە هەبوو و داعش ئەم هەلەی زیاتر قۆستە بۆ بووی کە هێرش بکاتە سەر پێشمەرگە و هێرش بکاتە سەر سوپای عراقیش. ئەتوانین بڵین لە پێشووتردا گلەی هەبوو ئەیانوت کە سەنگەرەکانی پێشەوە تۆکمە نییە و چەک و جبەخانی باش بەدەست هێزی پێشمەرگەوە نییە و کۆمەڵێک پێداویستی هەیە کە پێویستە پێیان بێت نییە. ئەو کەم و کورتیانە چارەسەر کراوە ئەگەر کراوە بەردەوامە بن و ئێستا توانین بڵین سەنگەرەکانی پێشەوە لە ناوچە جێناکۆکەکان تۆکمەیەوە پشت ئەستورین بە هێزی پێشمەرگی کوردستان بۆ پاراستنی خاکی کوردستان؟ پرسیارێکی بەجێیە ئێمە لەگەڵ ئەفسەرە باڵاکانی وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی سەرۆکایەتی ئەرکان ئەتوان بڵێم سەردانی زۆربەی سەنگەرەکان و میحورەکانی هێزی پێشمەرگی کوردستانمان کردووە. سەنگەرەکان بەردەوام پێویستیان بە نۆژەمکردنەوە هەیە، سەرما و گەرما کاری باران کاریگەری هەیە لەسەر تێکدانی سەنگەرەکان. سەنگەرەکان کێشەی زۆر بووە، کەم تەرخەمی زۆری تیا بووە، کەم کوڕی زۆری تیا بووە، هەنگاو بە هەنگاو توانراوە. خۆشبەختانە لیژنەی باڵا دروست ببوو لە وەزارەتی پێشمەرگە و بەڕێزەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لیژنەکە چوون پێویستیەکانی کە لەو دۆخە سەختەیە توانراوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان میزانێکی بۆ دیاری بکە. خۆشمان پێشتریش سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران میزانەیەکی دابین کرد بوو، توانیمانە بە شێوەیەکی سەرکەوتوانە هەنگاو بە هەنگاو سەنگەرەکان نۆژەن بکرێتەوە و لە ئێستا ئەتوانم بڵێم زۆر جیاوازی هەیە لە سەنگەرسازیە لە شوێنی پشودانی پێشمەرگە حەوانەوەی پێشمەرگە و پاراستنیشیان. چکە وەزارەتی پێشمەرگە ئەرچی خۆیەتی کە ئەبێ ئەو سەنگەرانەی دروستی ئەکا سەنگەرێ بێ هەم لە ئاستی بەرگریکردنا بێ، لە ئاستی پاراستنی جانی پێشمەرگە بێ، لە ئاستی ئەوەدا بێ کە پێشمەرگە لە کاتێکا کە شەڕ نییە بتوانێت بە شێوەیەکی ئارام و پارێزرا و پشوی تێدا بدا. ئەمە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام درراوە لە پێویستیەکانیشە کە هاوپەیمانان بە ینی بە ڕێزی زۆرەوە توانیویانە چەک و تەقەمەنی تا ڕادەیەکی باش بۆ هێزی پێشمەرگە دابین بکەن لە فیشەکە، لە تەقەمەنیە، لە زۆر ڕۆوە هاوکارمان بوون. ئەوی تری ئێمە هەوڵمان داوە کە ئەوەی پێویستە بە تایبەتی ئەوەی زۆر قسەی لەسەرەکە کە دوربینی حراریە، ئەو پەیوەندیە باشی کە ئێمە لەگەڵ عێراقا هەمانە و لەگە سوپای بەرگری عێراقا هەمان بووە. عێراق لەم چەند ڕۆژەیە ئەوەی کە بۆ خۆیانی کڕی بوو کردێتی بە دوو بەشەوە، بەشێکی بۆ ئێمە ناردووە، دوێنێ ئەمانەمان هەموو دابش کردووە. ئەمڕۆ ڕاستەکەی دوێنێ ئەمڕۆ بڕیارمان لێیاوە دابشمان کردو بەسەر لیواکانە کە گرنگە. ئەمەش هەنگاوێکە پێشتریش سەرۆکایەتی هەرێم ئەویش بەسپاسەوە چەندین کامێرەی هەر ینی دوربینی حراری بۆ
دابین کردوین کە چاوەڕێەکەین لە قۆناغی دووەمی شاوەجبەیچکە ئێمە خۆشمان لەو دەستگرتنەوەی وەزارەتی پێشمەرگە بۆ میزانی کە بۆمان دێ و دەستگرتنەوە لە کەمکردنەوەی خەرجەکان بۆ هەنێ بوار توانیمانە بەشێکی لیواکان ینی دوربینی حراریان بۆ دابین بکەین. کێشەیەکی تر کە ئێمە هەمانە بەڕاستی بازاری کوردستان ینی کۆمەڵێک کەرەسەی پێویستی هەیە کە دەستمان ناکەوێت ینی کەرەسەی شەڕیش نین جەنگی نین بەڵام ئەوەی بەداخەوە لە بازاری کوردستانە هەیە کواڵەتیان نزمە نە عێراق بەو شێوەیە ئەو کەرەسە و پێویستیان لەمان ئەداتێ نە هاوپەیمانان ڕێگەمانە دەن لە دەرەوە بیکرێن لەبەرەوە ئەمەش بۆ خۆی کێشەیە کە بۆ ئێمە کە ئەگەر لە وەزارەتی پێشمەرگە ئێمە بۆ یانیان هەیە لە بەدەستگەیشتنی ئەو کەلوپەلانە جەنابی لەبەرەوەی بەشێکی پێشمەرگە ئەو کەلوپەلانە ڕەنگە شتی سەربازی قورس نەبن مەسەنەن کیسە خۆڵە خێمەیە نازانم چی بەداخەوە ئەوانەی کە بازاری هەرێمی کوردستان ئەو کواڵەتێ نزمە ئەهێن و بە ناچاری وەزارەتی پێشمەرگە ئەبێ هەنێکیان لێ بکڕێ ینی بازارێکی دامەزراو نییە کە بتوانین ئەو کەرەسانەی کە وەکو خێمەیە نازام کۆمەڵێ پێویستی ترە کەرەسەی گونجابێ کە ئەمە شتی سەرەتایین ینی ئەم شتە سەرەتایانەش پێشتر عێراق نەیانەتێ ئێمە لە گفتوگوین کە لە ڕێگەی وەزارەتی بەرگری عێراقەوە کە ئەم پێویستیە سەرەتایانش کە هیچ لە هاوسەنگی هێز ناگۆڕێەوە هیچ چەکێکی استراتیجیش نییە بڵێن هاوسەنگی هێز لە بینی ئێمە و عێراقا ئەگۆڕێ بۆیە بەڵام ئێمە مادەم ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ پرۆسی چاکسازی مادەم ئەو دەقەمان شکاند کە ئەیان و مستەحیلە چاکسازی لە هێزی پێشمەرگی کوردستانە بکرێ دڵنیام ئەتوانین هەنگاو بە هەنگاو وەکوتم بە پش و درێژی و ماندوو نەبوونیەوە بەشی زۆری ئەو خەونانە بهێنینە. کاگ شۆڕش مەسلەی ینی فەرمان وەرگرتن لە وەزارەتی پێشمەرگە و لە خودی وەزیری پێشمەرگە ئەی لە ڕابردوو زۆر قسەی لەسەر بوو ئێستا تا بۆ نمونەیە زەکانی پشتیوانی 1 و 2 دووچان هاتوونەتە ژێر ینی فەرمانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەروەها لیوە هاوبەشەکانیش بە هەمان شێوە ئەتوانین بڵێن ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە تەواوەتی فەرمان لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگرن یاخود نەخێر هێشتا حیزب باڵادەستە بەسەرم هێزانەوە ئەوەی کە ئێستا بۆتە بەشێ لە وەزارەتی پێشمەرگە ئەتوانم بڵێم ڕاستە و خۆف فەرمان لە وەزارەتی پێشمەرگە وەردەگیرێ و هەر فەرمانێکیش لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ئەو یەکە و فەرماندەیانە وەری بگرن بێگومان هەم ئەو سیستەمە سەربازیە تێگەیە هەم وەزارەتی پێشمەرگەش قوبوڵی ناکە لە ئێستادا هەم لیواکان هەم پشتیوانی 1 و 2 بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشێکن و لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە بەڵام ئەمە مانایەوە نییە کە سیاست لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە دەسەڵاتی نییە با دەسەڵاتی هەیە ئێمە کە هاتیینە وەزارەتی پێشمەرگە ئەتوانم بڵێم بگەڕێنەوە بە وەختە مەقڕی 2 حیزب بووە ینی هەموو ئەوانەی پێشتر باسم کردووە لە ڕووی سیاسیەوە ئیشی لەسەر کراوە و بە ئاشکرا فۆرم پڕەکرایەوە کە چێ سەنگەرە گوازێتەوە چه ئەمانەمان کۆتایی پێهێناوە بێگومان هاوپەیمانان لەم پرس و پرۆسەیە پشتیوانێکی گەورەمان بوون و ئەتوانم بڵێم یەکێتی و پارتیش تا ڕادێکی زۆر پشتیوان بوون بەڵام ئەمە کۆتایی کاروانەکە نیە پێویستە و ئەبێت ئەم بڕیارە قورسە هێزەکانی هەفتا و هەشتا یەکێتی و پارتی بیدا کە لە ڕووی سیاسیشەوە دەست لە لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە هەڵ بگیرێ و هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ بە هێزێکی سەربازی پیشەیی ڕێکخراو بەما وەزارەتی پێشمەرگە ئەتوانرێ پیشەی ئەوەی کە بە پیشەیانە بکرێ و ئامادە باشی هەبێ ئەم ئامادە باشیە کاتێک سەرکەوتووە بێ کە بە پیشەیی بکرێ کە ئەفسەری باڵا ئێمە ناڵین
خەڵقان نابێت پەیوەستیان بە حیزبەوە پەیوەندیان بە حیزبەوە هەبێ بەڵام وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە نەکەن بە مەیدانی حیزبایەتی ئەجنا هەموو فەرماندەیەک و هەموو پێشمەرگەیەکی کوردستان لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و ئەرکەکەی خۆی چکە دوو دژ ئەبێ بەیەک یا ئەبێ پیشەیەکەت زاڵ بێ بەسەر سەربازێکەیە بەسەر سیاسەکە یا ئەبێ سەربازێکە زاڵ بێ بەسەر سیاسەکەیە بێگومان بۆ وەزارەتی پێشمەرگە ئەبێ پیشەیەکە پیشەی سەربازی زاڵ بێ بەسەر پیشەی سیاسیە بەما ئەتوانرێ هێزی پێشمەرگەی کوردستان چاکسازی بنەڕەتی تێتا بکرێ و ئەوەی مەبەستمانە بە هێزێکی کەمی پێشمەرگەی کوردستان بتوانرێ ئەرچی سەدان هزار پێشمەرگەی کوردستان جێبەجێ بکە و ئەو مەترسیانەش چکە کەسێک ئامادەیە هەتا مردن لەژێر ئاڵای کوردستان بۆ کوردستان بەڵام نابێ هەمیشە ترسی لە حیزب هەبێ سزای ئەیە یا ئەگەر لە 100 پاڵاوتە و دڵسۆزیە حیزب نەبێ ئیترەوە غەدری لێ ئەکرێ لەم مەیدانەیە بە پیشەیی بوون و بە سەربازی بوون گەشە ئەکا باڵا ئەکا و خەڵک ئەوانەی بە تایبەتی ئەفسەری باڵان لە وەزارەتی پێشمەرگە ڕۆژ بە ڕۆژ بەتوانایەکی زیاترەوە چکە بەرچاوڕوونن کە یەک ئەرچیان لەسرە ئەرچی گەشە پێدان و بە پیشەییکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆیە ئەمە ڕەنگە لە شەو ڕۆژانەیە تەدی لە مانگ و دوومانە بەڵام ئومێدم وایە ئەمڕۆ بیکەین ئێشتا درەنگە بەیانی بیکەین بۆ ئەمڕۆ بمان کردایە ئەم پرسە چەند دواخرێ ئەتوانرێ هەفتا بمێنێ بەڵام وەزارەتی پێشمەرگە بکرێ بە وەزارەتێک کە هەموو خەڵقی کوردستان بێ بە هیچ شێوەیەک هەفتا دەسەڵاتیان بەسەر وەزارەتی پێشمەرگەیە نەمێنێ و وەزارەتی پێشمەرگە خۆی ئەم بڕیارانە بدە لە ئایندەشا وەزیری پێشمەرگە کەسێکی مەدەنی بێ بۆ ئەوەی ئەتوانرێت سەربەخۆش بێ ئەمە باسی ئەمڕۆ ناکەم من باسی ئەوستاهاتیجا ئەەکەم کە لە ئایندەی ساڵانی داهاتووە ئەبێ پەیڕۆ بکرێت کاگە شۆڕژ ئیسماعیل مەسەلەی زۆر بازەوە کرا کە پێویستە یان لە هەرێمی کوردستانیشە مەسەلەی پێشمەرگایەتی ئیلزامی بێت چکە لە ڕابردوو عێراق هەنگاوێکی وایە لە ئەنجومەنی نوێنەران بەڵام تاوەکو ێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هەرێم پێویستی بەوەیە کە مەسەلەی پێشمەرگایەتی بکاتە ئیلزامی بۆ نەوەکان و بۆ ڕۆڵەکانی داهاتوو وەگەر وا بکرێت بۆ نمونە بازەواکرا کە لە ئێستادا خانەنشینی نییە لە هێزەکانی پێشمەرگی کوردستانە بەهۆی کاری ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان و مەسەلەی ڕاگرت بوو ئەمێ باسیش دەوە بکەین پێم وابێت لیستێک دەرچووە لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ژمارەیەک لە خانەنشینان کە ئەفسەری پلە باڵاشی تایە ئەگەر ئەمانە خانەنشین بن بوار ئەڕەقسێ بۆ کەسانی نوێ کە بێنە مەیدانەکەەوە لە وەزارەتی پێشمەرگە و ئەوانەی کە خوێنی گەنجن و لاون خزمەتی زیاتر بکەن لە بواری پێشمەرگایەتیە ئەم خانەنشین یەکێکە لە پرۆژەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە ئەم لیستەی کە دوێنێ بە دەستمان گەیشتووە کە فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی لەسەر بووە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەسەر بووە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە چکە چەندین ساڵە لە وەزارەتی پێشمەرگە کەس خۆی خانەنشین نەکردووە بەداخەوە لەناو ئێمە خانەنشینی کەسانێک بە سزای تێئەگەن بەڵام لەناو وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستانە بەردەوام پێویستی بە نوێبوونەوە خوێنی نوێ هەیە ئەم 800 ئەفسەر زیاترن کە خانەنشین بوون بە دڵنیاییەوە ڕێگا بە جێگا بۆ ئەفسەری تر چۆڵ ئەکاوە ئەمانە بە گوڕوتینی ترەوە دێنە ناو مەیدانەوە ئەوە وەکوتم ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە نزیکەی بۆ 10 ساڵە چێکە خانەنشینی بڤە بۆ دەستکاری بکرێت ئێمە هیچ ئیسیسنایەکیشمان بۆ هیچ کەسێ نەکردەوە سەرباری ئەوەی کە زەختێکی زۆریشمان لەسەر بووە کە شتێک ئیسیسنا تیا کرد ئەو ینی ئەو قیمەت و نرخە بەهێزەی نامێنێ بۆیە ئەم پرۆسی خانەنشینیە هەنگاوی تری بەدوایە و بەدوای ئەمیشا لە مانگی 1-2 مانگی کەیە لیستێکی تری خانەنشینی ئەمە بەدەر لەوەی کە ئەوانەی کارمەندن کە بە هەزارانن بەردەوامین لە خانەنشینکردنیان بۆ ئەوەی وەکوتم نوێبوونەوە لە ناو
وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە کە ئەمە خاڵێکی زۆر جەوهەری و چارە نووسازە کە ئەم هێزە ئەبێ نوێ بکرێتەوە و بەردەوام خوێنی تازەی ئەگەر ئەمە نەکرێ یعنی هێزەکە بەرەو پیربوون ئەڕوا کە بەرەو پیربوونی چوو هەموو لایەکمان نەزانین کە ئەرکی سەربازی بە هێزێکی گەنج باشتر ئەنجام مەدرێ هەتا من ئەمەش خاڵێکی گرنگە لە مەسلەی کە پرسیاری زۆری فەرماندەکانی هێزی پێشمەرگەیە ئەوەی تەرقیە ئەوەی پەیوەستە بە وەزارەتی پێشمەرگەوە کارمەندانەکان ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ئەو دەسەڵاتی کە ئەنجومەنی وەزیران بە ئێمەی بەخشیوە جێبەجێمان کردووە لەگەڵ پلە بەرزکردنەوەکانیانە ئێستا موچەکانیشیان بۆ ئەبەستین هێزەکانی هەفتا ئەو پارەی مانگی پێشوو سەرف کردووە مافی خۆیانە هێزەکانی هەفتاش لێرە پیانەڵین ئەو پارەیە بۆ ئەو پلەدارانەی خۆیان سەرفکەن بەڵام تەرقیە کێشەی دروست بووە ئێمە بۆ هێزەکانی یعنی ئەوەی کە ماوەیە بوو نەکرابوو لە سەرەتای دەست بەکاربوونەوە هەوڵمانداوە تەرقی بەشێکی 16 و 2017 تێمان پەڕان کە نزیکەی 6,000 ئەفسەر بووە کە ئەمە ژمارەیەکی قرس بووە من ئەزانم کە هەمووی بە ڕێو شوێنی سەربازی نەڕۆیشتووە بەڵام بۆ ئەوەی ئەو هەموو کەڵەکە بووە قۆناغێک جێبەجێ بکرێ من خۆم لە بەردەمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بە نووسرا و داوامان کردووە کە ئەم لیستە کە موکوڕی تایە هەڵەی تایە بەڵام داوا ئەەکەین کە ئەم لیستە جێبەجێ کرێ بۆ لیستەکانی تر من خۆم بەرپرسیارەتی هەڵەگرم کە ئەو لیستانەی تەرقیە کەیەتە پێشەوە کەمترین کە موکوڕی تیا بێ ئێمە چاوەڕێی فترێکی زۆرمان کردووە کە هێزەکانی هەفتا و هەشتا بەداخەوە هێزەکانی هەفتا و هەشتا تا ئێستا میلاچی ڕسمیان دیاریکراویان لە وەزارەتی پێشمەرگە نییە داوامان لێکردون کە لیستی تەرقی ئەفسەرانی خۆیان بنێر ئەو لیستەی کە ئەوان نردویانە لیستێکە کە بە سەدان پلەداری تیا ڕەنگە لە 150 کەس بۆ یەکەیان ببێ بەلیوە کە ئەمە بۆ خۆی ینی باسکردن لی گرفتی گەورێ و بە مانای ڕێگریکردنە یعنی بەرزکردنەوەی پلە لە عەمیدەوە بۆ لیوە یعنی بەم دەرەجەیە بۆ خۆی پرسیار زۆر لەسەر وەزارەتی پێشمەرگە لەسەر هێزی پێشمەرگە لە سەر حکوومەتی هەرێمی کوردستانیش دروستەکە بۆیە ئێمە بە ناچاری بە شێوەیەکی ڕێکوپێکی ئەکادیمیانە و بۆ یاساییانە لیستی تەرقی وەزارەتی پێشمەرگەمان نردوێتە ئەنجومەنی وەزیران من دڵنیام ئەم لیستە بە شێوەیەکی گونجاو ڕەزامەندی لەسەر ئەدرێ هێزەکانی هەفتا و هەشتا ئەو لیستەی کە نردویانە ئێمە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و پێداگریشتی لەگەڵەکەی بەڵام ئەبێ ئەو لیستەش لە ئاستێکا بێ کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەم هەموو ئەفسەر و پلەدارەی پێویست نابێ بۆ ئەوەی کە سیمایەکی پێشکەوتوانە بە هێزی پێشمەرگەی کوردستان و ئەفسەرەکانی بدەین ئێستا ئێمە جاران نییە هەموو لیستێکی هاوپەیمانان سەیری دەکەن ئاگادارن بەردەوام سەردانی هێزەکانی هەفتا ئەکەن سەردانی هێزەکانی هەشتا ئەکەن و ئەوان خۆیان پێداگرن لەوەی کە ئەم هەم خانەنشینی دەستکەوتە و ئەم پرۆسەیە ئەنجام بدرێ و هەم تەرقیە ئەبێت چوارچێوێکی گونجاوتر و قوبوڵکراوتری بۆ دیاری بکرێ بۆیە من لێرەوە داوا ئەەکەم کە هەوڵ بین کە ئەو تەرقیانی هەفتا هەشتا جێبەجێ بکرێ بەڵام ئەبێ هێزەکانی هەفتا هەشتاش بەم لیستانەیە بچنەوە و لیستێ بنێرن وەزارەتی پێشمەرگە نەخەنە بەرپرسیارەتیەک لە بەردەمی ئەفسەرەکانی خۆیانە بڵێن ئەوە وەزارەتی پێشمەرگەیە ئەوە حکوومەتی کوردستانە کە زۆڵم لە ئەفسەرەکان دەکات تەرقیان بۆ ناکە بە پێچەوانەوە پێشمەرگەی کوردستان و ئەفسەرە فیداکارەکان کە هەموو ینی مێژوویەکی پڕ لە فیداکاریان لە قۆناغەکانی ڕابردوو لە شەڕی ڕوبەڕوونەوە لەگەڵ گروپی ترۆریستی داعش و لە شاخ و لە هەموو قۆناغەکانی ترە دەورێکی جوامێرانیان هەبووە من
تەقدیریانەکەم چاویان ماچەکەم ئەزانم شایستن بەڵام ئەو شایستە بوونە لە دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگەیان نیە بۆیە ڕەخنەکانیان ڕێکتر بخەن لەگەڵ یەکەکانی خۆیان لە هەفتا کە بەجارێک لیستی 100 کەس بەتەنیا بۆ 150 کەس بۆ لیوانە نێرن دوایی بڵێن ئەیکن بە لیستێ بنێرن کە بۆ عەمیدیش بەم شێوەیە بۆ عەقیدیش بەم شێوەیە بۆ ئەوانی تریش بەو شێوەیە ئەمە وامان لێکە کە ئەمەش هاتە سەرسکە هیچ کەسێک مافی بۆ سەعاتێکیش دوا ناکەوێت گلەیمان لێ ئەەکەن کە بۆچی لە شوێنی کە تەرقیە بەم شێوەیە حەقی خۆیانە گلەیەکانیان سەرچاو ئێمە شەوەماناوە کە ئەم گلەیانە بخینە سەر سکەی جێبەجێکردن و مافی خۆشیانە کە ئێمە بەرگریان لێ بکەین دڵنیام سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش تا ڕادەیەکی زۆر تەقدیر و تەقیمی مادووبوونی ئەفسەرەکانەکەن بەڵام وەکوتم ئەبێ ئەمە بە شێوەیەکیدا ئەگەر ئەمە ڕێک نەخەین ناتوانین عەقیدەی سەربازی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە دروستکەین بۆیە ئەبێ هەموو ئەم خاڵانە کە پەیوەستە کە ئەمانەمان کرد دیسپلینی سەربازی بە شێوکی سەرکەوتوانە ئەگەڕێنی نەو ناو هێزی پێشمەرگە عەقیدەی سەربازی کە ئەتوانم بڵێم پێویستی بە چاکسازی بنەڕەتی هەیە کۆمەڵی هەنگاوی تر هەیە بۆیە ئومێدم وایە لەم بوارەیە هێزەکانی هەفتا هاوکار بن چ لە خانەنشین چ لە لیستی پلە بەرزکردنەوەیە بۆ ئەوی بتوانین ئێمە هێزێکی کارای بەتوانەی ئەوتۆ بێنینەکایەوە کە وەکو پێشتری ژوتم لە ئاست ئەو بەرپرسیارێتە بۆ کە لە ئێستا و ئایندەیە ئەکەوێتە ئەستۆیان هیوادارین هەموو لایەک هاوکارتان بن و هیوادارین هەموو لایەک ینی دڵسۆزانەوە نیشتیمانیانە بێنە پێشەوە لەگەڵتانە بووی کە ئەم ڕێچکی چاکسازی گرتوتانە دەبەر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ جەنابی وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کاک شۆڕژ ئیسماعیل کە لە بەرنامەی پانۆرامای ئەم شەو لەگەڵمان بوو سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ